ولا زال لەگەڵتان بەردەوامی دەچینە بڕگەی تەندروستی بیان باش کوردستان ئەمڕۆ باس لە دان دەکەین و باس لە ناڕێکی و تێکچوونی دانی منداڵان بەتایبەت دەکەین لەوها دانی شێری منداڵان جیاوازی لەگەڵ دانی هەمیشەیی و هەموو هۆکارنی کە وا دەکەن کە ناڕێکی لە داندا دروستوێ بەتایبەت دانی منداڵان. دکتۆر زانا حسین پسپۆر لە ڕێکردنەوەی دان ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان و گفتوگۆی ئەم تەوری لەگەڵ دەکەین. دکتۆر بەخێر بێت بانی باش. بەخێر بێت دکتۆر بانی باش. سپاس دەکەین. دانی شیری منداڵ سەرەتا بزانین چییە؟ خۆی ئەمە گروپی ئەمە شیردەرەکانی پێمانەڵم بای کارنیڤەرز، یعنی دوو جاردانمان ڕێ هەندێنەوەی شیردەرێ پێیان ترای کارنیڤەرز، یعنی سێ جاردانیان ڕێ. ئێمە لە عمری مناڵیمانە لە 6 مانگی یەکەم تاوەکو 2 ساڵی نیو تا 3 ساڵی سەرجەم دانەشیرەکان دەرەچێت، ئەو قۆناغی جای کراوە و ئەمە حکمەتی خۆی هەیە. مەسەڵەن ئێمە مەسەڵەن لەوانەیە خەڵک بپرسێ بۆچی بەس دانی هەمیشەیمان نییە، دانی شیریمان هەیە و دانی هەمیشەیمان هەیە. لەبەرەوەی قەبارە و ژمارەی دانی هەمیشەیەکان گەورەتر و زیاترێکە لە دانەشیریەکان، لەبەرەوە لە مناڵیشە ئێسکی شێرگە قەبارەی بچووکترێکە ناتوانێت و دان هەمیشانە هەڵگرێت، لەبەرەوە خۆی دروستکۆکە ئێمە دانی شیریمانە لە مناڵە لە مناڵە و وەکوتم بە کاتی ئاسایی خۆی لە دەرچوونی تا تاوابوونی دەرچوونی هەموو دانەشیریەکان لە 6 مانگی تا 2 ساڵ بۆ 3 ساڵی، هەندێک جارێت تۆزە تاخیرترێ بێ، هەندێک جارێت تۆزێ زووترێت. هۆکاری و تاخیربوونە چی زۆر جار باس لەوە کرێت منداڵەکە درەنگ دانیێتە دەرەوە. هۆکاری سەریشی ئەوەیە تەمەنەمێن بۆ گەشەی دان پێویستمان بە مادی کالیسیۆم، پێویستمان مادی ڤیتامین دی، پێویستمان بە ڕیشاڵەکانە، ئەوە هۆکاری سەریشیە. مەسەڵەن ئەگەر نەقسی ئەو شتانە هەبێت درێنتر دەرەچێت، یان بە ناڕێکی دەرەچێت، یان شێوەکەی جوانتر دەرناچێت. و هەندێک جارێ هەیە نەقسمانەیە هەندێک دانی شیری مناڵان هەر لە وراثیە نییە خۆی دروست نابێت. لە ڕووی پێکاتەوە هیچ جیاوازیەکە چیە لەگەڵ دانی هەمیشەیی؟ پێکاتەکە هیچ فەرقی شوای نییە، نەرسی پێکاتەیەک شتە. بەڵێ ئەوەی کە گرنگ بێ بەتایبەت بۆ منداڵان زۆرجار کە دانی شیریان دەربێت، ینی بۆچونێکی باو هەیە دەوتێ منداڵدانی دەرێ با گۆشت بخوات بۆی دانی زووتر دەربێت. نازانم تا چەند ڕاستەی چۆ کارێک وا دەکات کە زیاتر ئاسانتر دانەکە دەربێت. ئەساسیش علمی نیە شتا. خۆی یەکەم نیشانەی کە دەرچوونی دانیشتیەکان چۆن دەست پێەکە بە زیادبووی لیکە، بەو کەسە و مناڵە 50 حەزگار زۆر بخات دەدەمیەوە 50 مەسەڵەن ناودەین بخورێنێ، ئەوە نیشانی سەریشی دەرچوونی دانەکانە و بوونی گۆشت خواردنەوەشتان هیچ پەیوەندیشی نییە بەڕاستی. ڕێنمایی چێ بۆ دایکان و باوکان لەو کاتانەیە مناڵەکانیان کە دانیانە ڕۆی زۆر جار فڵچەی دان بەکارێنی یان لاستیکیانێنە یاری هەیە، یاری تایبەت بە منداڵ ئەڵەن پوکەکەی پێ ئەخورێنێ چی باشە لە حاڵەتا بەکاربێنرێت؟ خۆی لاستیش تایبەتیە، مەسەڵەن کە سەرتر دەچوونی دانیشتیەکان ئەتوانێت و لاستیکە لە جاتی مثل مناڵەکە دەستی بەرتە مەسەن سەرزەکە خۆ دەزانم مناڵی بچوو ساوە لە سەرزەکەی مەسەن گەورە نەبووە پرەنجە خەر سەرزەکە بیخەدەمیەوە لەوانەیە بە شێویشی ناڕاستەخۆ بێتەوە سیکچوون، مەسەڵەوەی کە زۆر باخەڵگەڵە مەسەنە سکێچێ ئەوە ئێوێ دانیێچێ خۆی ئەو شتە ئەساسی نییە، بەس بە شێویشی ناڕاستەخۆ هۆکارەکەی چیەکە و مناڵە مەسەن دەست خارە سەرزەکە پیسە میکرۆب پێوەیە داگی دەرەچێ 50 خان دەبنیەوە ئەبێ و میکرۆب شتانە چێت ناو جیاز یەزمی و گەشاکاتەوە سیکچوون بە شێویشی ناڕاستەخۆ پەیوەندی هەیە. بەس گرنگی نقطە لێرە چییە؟ مەسەن ئەوەی کە لەسەر زۆر باوە خەڵکی مەسەن گرنگی نایە بە دانیشتیەکان، ئەڵێ دکتۆر خۆ دانهەمیشەکەی هەرێتەوە، خۆی وەکوتم ئەمە حکمەتی شتێ خوا دانیشتی بۆ دروستکردین، یعنی مەفروضە هەموو دانێک شیری لە کاتی خۆیان پێشتێت. ئەگەر مەسەن دانهەمیشەکەی ژێر نەهاودیان بەتوالێکی بە طەبیب بکەوێت، یعنی تۆ لێ بکەی هەموو دانەشیرەکان بمێنێتەوە تا کاتی کەوتنی ئاسایی خۆی بۆ چونکە ئەمە ناڕێکی دروستەکە هەر دانێک و کاتیش دیاریکای خۆی هەیە، وەکوتم مەفروضە مەسەن چارەسەری کرێت تا بمێنێتەوە تا خۆی دانەکەی ژێرویەت. هەندێک جارێ مەسەن دانەمیشەکەی یەت و دانەشیرەکە ناکەی و کاتە پێویست بە شێشانەکات، بەس هەر دانەشیریە و دانەمیشەکانیش بەماشەوە کاتیش دیاریکای خۆی هەیە دەرچوونەکەی و کەوتنەکەشی. لەبەر خەڵک واتە سەورەکەتەوە دانێکی کێشا دانەکە یەکسەر لە ژێر ئۆتۆماتیکیە دەدەرەوە شتیوانی بەڕاستی باشە. لە کاتی نەکێشانی ئەو دانەشیریە بۆ مناڵەکە لاانە گەشت بێتە تەمەنی 12 ساڵ هێشتا دانی شیری لاانێ هەندێک دانی نەکەوت بێ، ئەگەر نەیکێشێت ئەبێتەوەی خواروخێکی ددانەکە یا خود لێکەوتەکانی چییە؟ بەڵێ هەندێک جارێ مەسەن دانیشیرەکە ئەمێنێتەوە لە چەند حاڵێکە لە چەند دانێکە لە هەموو دانەکان نییەوە سەبەکەیەوە کە دانەمیشیەکەی بەوراسی ئەسڵەن نییە، یعنی دانەکەی لە ژێر و نییە لە ئێسپانەکە تا پاڵپیۆنە دەرچێت. هەندێک جار دانەکە هەمیشەیەکە مەسەن دەرچوو بە خواری دەرچووە مەسەن پێویستە و کات دانیشتەکە پێشترێ بۆ لەوە زیاتر خواردن نەبێت دانەکە. بەس وتم گرنگترین شت ئەوەیە کە دانەکە وای لێ بکەی بە کاتی تایبەتی خۆی بکێ بۆ چونکە مەسەن تۆ دانێ پێشی مەسەن بۆ نەدانەشیریەکان مەسەن پێش خریەکانی مەسەن ڕقم 1 و 2 ئەو کاتە شوێنێک تەسکە بێت و دانەکانی پشتۆی زۆتی یانە پێشەوە شوێنێک تەسکە بێتەوە تاوەکو مەجالە بێ دانیژێرەوە دەرچێت هیچ مەجال نامێنێت بە خواریەت. لەبەر ڕێنمایی بۆ تایب و باوکم بە تایبەتیەوە وانە کە مەسەن زۆرجار زەق لە دکتۆرەکە نەکەن دانەکەی بۆ پێشێت تاوەکو بەتەواوی چارەسەرێکە تاوەکو کاتی کەوتنی خۆی وەبوو مەسەن بۆ مەسەن جاری وایە نەخۆشیە دایکە باوشی مەسە ئیش بهێنایەتی ئەڵێەوە دکتۆرە دانەکەی هەیە لە ژێرەوە ئەی بۆی پێش بێت خۆی ڕاستەکە مەسەن کە دانی هەمیشەکانی شیدەکانی بەتەواوی و دەرچووە لەو کاتەشە لەمان کاتە دانە هەمیشەکانی لە ئێسکەکە گەشاکەن وەگەر ئەکستری بۆ بری ئەشعی بۆی دەرەکێت بەڵاو دەرناچێت دانەمیشەکە تاوەکو 2 بەش بۆ 3 بەشی ڕێژی دانی روزنەوەی سەر دەرناهێنێت
بەڵێ باشە خۆراک دکتۆر ینی چ کاریگەریکی هەیە ئەنی جۆری خۆراک بۆ ئەو خواردنێکە و منداڵە و تەمەنا دەیخوات خۆراک و گوت مەسەن پێکاتی سەریشی مەسەن لە سایە نەوەحوتی پێکهاتی بەتەواتی مینای دانەکە مادی ناوەرگانیە مەسەن کانزاکان لەبەرەوە گرنگترین ئەو کانزانی کە زۆر پێویستە مەسن فۆسفۆرەسە کالیسیۆمە زادێن ڤیتامین دی و فایبەرەکانیش ئەو بۆ پێکاتی کرۆشیدان زۆر گرنگە مەسەن لە مناڵیان مەسەن بخورێت مەسەن بەس مەسن بۆ نوشیر خواردن تأثیری خراپی شێ و تەسیری باشیە تاسیری باشکەوەیە کە پێویستە بۆ کالیسیۆم بڕی زۆر کالیسیۆمی تیا پێویستە بۆ گۆشەی دانەکان بەڵام ئەگەر بە شێویشی ناڕێ بەکاریبێن بۆ مناڵ هەیە مەسەن شەو تا بەیانی مەمکەمەکەی لە دەمایە شیرەکەی باش ئەوە بێتە هەموو داڕزان و داخوریان دانەکانی مەسەن مشکل ناو دەما مەسەن شەوان ناو دەم مشکە بێتەوە ڕێژەیەکی زۆر بەکتریا گەشاکات ئەو شیرەش ئەمێنێتەوانێ لەبەرەوە میدیایشی زۆر باشە بۆ دەستکردن بە داخورین دانەکان ئەو کێشێکی زۆر گەورەیە لە مناڵەبینی زۆر جار تەمەنی نەگەشتۆتە 2 ساڵ سەرکی دانەکانی زۆربەی ڕەش بووە یاخود ڕزیوە بەڵێ هۆکارەکەی چیە؟ ئەو کێشەک ئەوەیە مەسەن پێڵ بەیبی بۆتڵ سندرام مەسەن مناڵ هەیە مەسەن ئەگری دایکە لەبەرەوەی شەو مەسەن خەیلێکی ئیزعاجی نەکە مەسەن چیەکە بۆتڵەکەیانێ بۆی پڕەکا لە شەربەت یان خراپتر بۆی پڕەکا لە شەکراو یان شیرەکەیەتی ئەم شیرە شەو تابین لە دەمیەتی ئەمێنێتەوانێ هەم ئەگەر زۆر بەردەوام بێت دەبێت هۆی دروستبوونی بۆشای لە بین دانەکانە هەم ئەو شیر ئەمێنێتەوە لەسەر ڕووی دانەکانی بە تایبەتی دانەکانی پێشەوەی هەمووی ئەرزێنێ هەمووی کلۆرەکەات ئەمە چۆن کاریگەریەکەات سەر دانە هەمیشەیەکان ئەمەوە کە مەسەن دانە بە تایبەتی دانەکانی پێشەوە هەندێکیان لە 7 بۆ 8 هەندێکیان لە 8 ساڵی دەرەچێت ئەگەر وای بێت مەسەن دانەکان زۆر بڕزێ ئەوە لە ڕووی مەسەن سایکۆلۆژی مەسەن خاصن مناڵەکە کاتێک دەچێت مەکتەب ناشینە لەوانە مناڵەکانی باڵتی پێ بکەن جاریوە ناشاری بیشێشی بۆشای دوورسە بێ ئەمە تەسیێکا سە قسەکردن و هەندێک تەلەفوزات کە بیڵێ واتەگە لە کاتی دایکرای خۆی دەدانە شیرەکە نەکەوت ئاسایە کێشانی یاساییە وەکوتم هەر دانێک شیری کاتی دەرچوونی تایبەتی خۆی و کاتی کەوتنی تایبەتی خۆی ئەگەر لە کاتی کەوتنەکە کاتەکەی هاتبوو موعدیشی دایکیان نەکەوت و دانەکەی ژێریان مەفروزە بکێشتێ بۆی تاسی نەگات ئەگەر ئەو دانە نەکێشێت ئەگەریەوە هەیە دانەکان بە خواروخێکی دوایی بێنە دەرەوە طبعا دانەکان بە خواروخێکیە دەوە تاسیەک لەوانە بۆ 1-2 دانوا بێتەوە مەسەن لۆکەڵەوەشتە یعنی ئەگەر دانشیرەکە مەسەن مەفروزە هەموو دایشی متابعی کاسەری مەسەن دانی مناڵەکانی کە جاری وای دانێک سەرگەم لە مەڵاشوویە یان لە دی دەرەوە دەرچووە دانەشیرەکە هێشتا ماوە مەفروزە پێش ئەوەی کە بەتاوەتی ڕێژی ئەو دانە دروست بێ و دانشیرەکە بۆ بکێشێت چونکە ڕێژی دانەکە دروست بوو دانەکە مستحیل لە بجوڵێ بە هیچ شوێ ناچوو بەڵێ دکتۆر بچینە سەر هۆکارەکانی ناڕەکی ینی چی واکە کە ناڕەکی لە دەمودانی منداڵانە دروست بێت بە تایبەتانی باڵێ گرنگترین هۆکار لۆکەڵەکان پەنجەمژی مناڵانە مەسەن هەیە مەسەن پەنجەمژێ بۆ ماوەی زۆر ئەو پەنجەمژینە مەسەن هەیە شەو تابانی پەنجەل دەمیاتی زەقتێکی زۆر خاتر مەسەن یان زمان دەرهێنانی زمانی زۆر دەرێنێ بۆ ماوەیەکی زۆر کە قساکات ئەمە لە کاتی دەرکەوتنی دانە هەمیشەیەکانە لە کاتی دانیشتیەکانی شەو مەسەن ببینیەوە مەسەن نەخۆشێک مێ لەی زانکۆ هێشتا پەنجەمژینی هەیە پەنجەمژێ بۆ بە عادەتێک ئەمە فاکتەرانی ئەمە هەندێک خو هەیە مەسەن پەنجەمژین زمان دەرهێنان مەسەن قەڵەم هەیە قەڵەمە خاتە ناو دەمیەوانێ بەو شێوەیە یان مەسەن شتیکا خاتە ناو دەمیەوە ئەمە بەنسبە دانیشتیەکانەوە ئەگەر تاوەکو سەرەتای دەرچوونی دانە هەمیشەیەکان ئەو خۆتەرک بات ئەو هیچ ناڕێکی دروست نابێت دانە هەمیشەیەکانە بەڵام کێشەکە ئەوەیە دوای دەرچوونی دانەشیرەکان مەسەن لە 7 ساڵی بۆ 8 ساڵی کە دانەکانی سەر و دەستپێیەکە ئەگەر بەردەوام بێت تەسیرەکە سەر خواروخێکی بۆشای دروستە لە بین دانەکانە یان بۆشای دروستە لە بین دانەکانی دواوە یان لە پێشەوە ئەو کاریگەری دروستە بێت ئەگەر تا 9 ساڵیش هەر تەرشینەیە ئەو کاتە پێویستە بەڕێکردنەوەی تایبەتە ڕێکردنەوەی سابت لە چۆمەرێکە دەست بکرێت بەڕێکردنەوەی دانەکان باشتر گرنگترین شت پێش ئەوە یەکەم جا بێ خۆ تەرکبات هەندێک جار هەیە خۆگە زۆر باسانی تەنها بە قسەکردن لەگەڵ مناڵەکە هەندێک ڕێنمایی بدایکی ئەو خۆ تەرشی واز لێ بێن هەندێک مناڵی ئینادە مەسەن نایکات ئەمەریش تایبەتی بۆ دروستکردن لە ناو دەمیە بۆی نەتوانێت پەنجە بڕێتە ناو دەمیەوە زۆر یان بە زەخت یان زمان نەتوانێت بێن دەرەوە تا خۆگە تەرکات پێشەوەی دەستکرێ بە چارەسەرکردن ڕێکردنەوەی دانەکانی بەڵێ تەنها پەنجەمژین هۆکاری یاخود هۆکاری دیکەش هەیە بۆ ناڕەکی لەدان لای منداڵ هۆکاری ئەمە لۆکەڵیە هۆکاری گرنگی هۆکارەکانی لە مناڵە مەسەن هەندێک هۆکاری تر هەیە مەسەن ناڕێکی لە ژمارە و لە حەجمی دانە هەمیشەیەکانە هەندێک هۆکاریش وەکو باس مانەوەی زیاتری دانە شیرەکان یان دەرنەچوونی ئەسڵەن دانە هەمیشەیەکان بە هۆکاریەوە کە دانە هەمیشەیەکە مەسەن کێشەیەشیە لە ڕووی مەسەن دروست نەبووە ئەو گرنگی هۆکارەکانن یان مەسەن یان پەنجەمژین بەو شێوەیە ئەو یان زمان دەرهێنان ئەوانە هۆکاری سەرێکی یان هەندێک جاریش هەیە هۆکاری جینتیک دەورە بینێ مەسەن بۆ هەندێک کەسەیە چەناگان لە پێشەوەیە مەسەن ناڕێژی لە دانەکانیان نییە بەس دەبێت چەناگان لە پێشەوە دانەکانیان ناڕێک دەرەکەی مەسەن جوود نابێت لەگەڵ دانەکانی سەرەوە ئەو هۆکاری مەسەن وراسی لەوای زۆر دەورە بینە لە منداڵانە زیاتر چی باشترێکە خۆت بەربڵاوە بۆ ڕاستکردنەوەی ددان
گرنگترین شت ئەوەیە مەسەن هەر لەگەڵ دەچوونی هەموو دایک و باوک لەگەڵ دەستپێکردنی دەچوین دانەش هەمیشەیەکانی متابعی دانەکانی کە مەسەن بەلایەن کە 6 مانگ جارێ بۆ ساڵ جارێ پیشانی دکتۆری بە بۆی هەندێک خواردبوونی خواروقەچی دانەکان هەیە تەنها بە چەند ڕێنماییش تایبەتیان بە کێشای دانەشیرێکە لەوانی کێشەکە بۆ ئاسانترەکات کێشەی گەورەتر نابێت و یەکشتگەم بیشوان دێشتێ مەسەن هەناسەدان هەند زۆر کەسەی هەناسە دەڕێدەمەوە لە ڕووی لوتۆ نایە مەسەن بە هۆکارێکی کە لوتی مەسەلاوانی گۆشتی جیای هەبێ یان کۆڵەکەی لوتی خوارە یان مەسەن هەوکردنی حساسیەتێک هەیە لە بەشی سەرۆی جیازی تەنافوسی ئەوەش واکە کە ناڕێکی دروست بێت دانەکانە هەم کاریگەریش کەشی هەیە کە ناودەمی وشکە بێتەوە کە بە دەناسە دانەکانی سەریعەتی خێراتە کلۆرە بێ و مشکلی هەوکردنی پووک و کلۆربین دانەکانیش بۆ دروست دەکات. بەڵێ بۆ کێشانی دانی شیری ینی زۆر هەستیار نییە مامەڵەکردن لەگەڵ منداڵە بەتایبەت ئەگەر دانی ینی زۆر پێگەیشتوو نەبێ یان وەکو خۆی دەرنەهاتە بێت وەکو پێم وتی ئەگەر دانەکە مەسەن پێویستە لە حاڵی چۆن ڕێ ئەخیرەکەی هیچ بەجانتیان نەبێ دانەکە مەسەن چەند جارێ هەوکات هیچ پێوە نەما بێت مەجبوری دانەکە پێشی بەس ئەو کاتە ئامیر بێژگەلەوە کە دوایەوە کێشات ئامری تایبەتیە ئەبێ داینێت لە شوێنی ئەو دانە بۆش کە کێشاوە بۆی ئەو بۆشایە قەپات نەبێت دانەکەی پشتۆی نێتە پێشەوە دانەکەی پێش نێتە دووە ئەو بۆشایەک بمێنێتەوە تا ئەو چاڕێکی دانەکەی ژێری بە تەواوی دەرەچێت بەس بەڕاستی ئەوە بەداخۆ دایک و باوکان زۆر ئەو ڕێنمایە جێبەجێ ناکەن شتان مەسەن گوێ نایانێ ینی بەس باشترین چارەسەر ئەوەیە کە دانەکەی چارەسەرکی تا بمێنێتەوە بە تەواوی تا خۆی بەتەبیعیەکەوێت وەکوتم هەر دانێکیش لە کاریشی دیاریکاری خۆیان هەیە. باشە دکتۆر زۆر جار ئەبینین کە دوو جار دانی هەمیشەیەتە دەرەوە زیاتر لە کەڵبەکانی سەرەوە لە مناڵانە زۆر باوە زۆر جار ئەیبینین لە ڕێگەی دکتۆرەوانێک کە دانەکە دەرێنن ئەویان بۆ چێگەڕێتەوە خۆی دانی هەمیشەی زیای هەیە جاری دانی بچوشی باریکێ لە بین دانەکانی پێشەوە یان هەندێک داری زیای هەیە لە خرێکانە بەس هەندێک حاڵ دەیە کە خەڵک زۆر باسێکە جیان باشێک دانی زیای نییە کێشەکە چێ بەتایبەتی بۆ کەڵبەکان لەبەرەوەی کەڵبەی سەرەوە بەتایبەتی ئاخردانە دەرەچێت بێجگە لە دانی خرێ هەمیشەیی ئاخیدان دەرەچێت ناو ئێسکی شەویگایە زۆر جار مەجای بۆ نامێنێتەوە ناچە بە خوارێت لە دوی دەرەوێت یان لە دوی مەڵاشوێت یان ئەسڵەن ناو ئێسقانەکە لەوانە بمێنێت و هەرنێت خەڵک پێڵ دانی زیە بەس خۆی لە ئەسڵەوە دانی زیای نییە دانەکەی خۆیەتی بەس لەبەرەوەی ئەخیر دانەدێت و لەوانەی دانەکانی بۆ شێشرا بێ مەجال نەبووە بمێنێتەوە بۆ شایەک بۆ دەرچوونی و دانە بە خوارێت لە دوی مەڵاشیەوە لە دوی دەرەوەکو باسم کرد بڵێ مەفروض ئەوە ڕێنمایی دکتۆری پسپۆری ڕاستنی دان کرد بە پێشەی پێشێت ئەو حاڵانە زۆر زۆر دکتۆر دوای کە دانی شیری دەکەی بۆ دانی هەمیشەی دەرێت هەموو هۆکارانی کە بۆ دانی شیری گونجاون بۆی کە بێتەوەی ناڕێکیان بۆ دان هەمیشەیەکانیش بە هەمان شێوەیە خود ناڕێکی مەسەن دان وەکو گوتم لە مەسەن جارێ لە تەلەبەی مەسن فەوەستانی عەدادەیە پەنجەم ژین هەیە یان زمانی دەرێنێ یان هەناسایە لە ڕێدەمەوانێ یان هەندێک خۆی ئەوە ناڕێک هەیە مەسەن خۆی خراپ هەیە ئەوانش عینەشە چۆن تەسیرێک هەستە ناڕەشی لە دانەشیرەکانە لە داینامیشیەکانیش عینەشتە ئەو پێویستە وەکو گوتم یەکەم شت یەکەم ڕێگری ئەوەیە کە تۆ ئەو خۆتەرێک بە چونکە تۆ ئەگەر دانەکانیشی بۆ ڕاستکەیتەوە بەڵام خۆەکە کۆکاری سەریشی ناڕێکی دانەکانێتی مەسەن بۆ نمونە بۆشای لە بین دانەکانە دیسا دروستە بێتەوانێ عینەش لەبەرەوە تۆ بێ ئەو خۆتەرێک بە هەندێک حاڵیشی دەگمەن هەیە کە ئەمە پێڵ نیورۆلۆژیکەڵ یعنی ئەمە لەژێر کۆنتڕۆلی نەخۆشکای خۆنی خۆی نیە لەژێر کۆنتڕۆلی نێرڤە سیستەمەیە کۆندامی دەمارە بەداخەوە حاڵتە چارەسەکردنی زۆر زەحمەتە و دانەکان ئەگەڕێتەوە شوێنی خۆی ئەگەر مەسن ئاوێری تایبەتی بۆ دروست نەکرد لە دوینەوەی دانەکان پاش ڕێکردنەوە. ئێوە دکتۆر پرۆسەی ڕێکردنەوەکە چی دەبێت ینی ئێستا ئەوەی کە بە تەلیدان ناو دەبرێت یاخود کۆمەڵێ دیارە کۆمەڵی وەسایلی دیکەش بەکاردێت بەگشتی بۆ منداڵان چی بەکاردێن بەنسبە مناڵانە وەکوتم هەندێک مەسەن ئەگەر بۆ نەبۆشای لە بین دانەکانی دروست بێت بەبووی پەنجەم ژینەوە بۆی زمان درێنانەوە پێویست بە هیچ چەند ناکات تەنها ئەگەر هەندێک ڕێنمای ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکرد ئامێری تایبەتی بۆ دروستکردنی بۆی تەرکیبە بەڵام بەنسبە دانە هەمیشەیەکانەوە بەپێی عمرەکە فەرق کات بۆ نەگەر ئەو کەسەکەی تەمەنی سەر 12 ساڵی کەیتر هەموو دانە هەمیشەیان دەرەچێت بێژگەل دانە شیرەکانی هەمیشە لەسەر ناگیلەوە پێویستی بەڕێکردنەوەی تایبەتە هەندێک جارێ ناڕێکیەکە لە یەک دانایە یان خوارێک لە یەک داناتوانین بە ئامێری متحرک ئەوە چارەسەریکین و ئامێری سابتەکەش چەند جۆرێکی هەیە نەوەیشکی لە دی ناوی دانەکان دانرێ هیچ دیار نییە نەوەکە لە دی دەرەوە دانرێ و ناویشکە هەیە مەسەن ئامەریش تنگی شەفاف ئەتوانین بۆی دروستکرێت بەبێ ئەوەی وار ناو دەما بێت خەڵگەسی پێ ناکات لەبەر تۆزە ناڕەحەتەوە بۆ لایەنی جوانکاری بە چەند خطوەیە بە چەند جارێک ئەو ئامێرە لە دەمی کات و دانەکان ڕێکات و بەش محدودە مەسەن ئەگەر ناڕێکیەکە زۆر نەبێت کەم بێت ئەو حاڵتەوە بەکارێنرێت دەگاتە نەشتەرگەری هەندێک جاریش پێویستی بە نەشتەرگەریە پێش دان ڕاستکردنەوەکە و دوای ڕاستکردنەوەکەش مەسەن بۆ منە چناگەی سەرگەری لە پێشەوەیە زۆر لە پێشەوەیە هەم ناڕێکی لە دانەکانیان هەیە هەم ناڕێکی لە قەبارە و ئاڕاستە و شێوەی شەویگەی سەر و خوارەوە هەیە لەم کاتای پێویستە مەسەن تاوان پێویستە ئەو کەسە لەسەر عمری 19 ساڵی و بێتە گەشەی ئێسکی شێرگەی ئەوەستێت ئەو کاتە پێویست بە نەشتەرگەری سەرەوەیە چێگەی سەرەوەیان شێرگەی خوارەوە
و پاش ئەوی نەشتەرگی بۆ کرد هەندێک ڕارەکیەیە کە ئەتوانێت بینێرە دکتۆری مەسەن نەشتەرگەرە بۆ دکتۆری ڕاستکردنیدان بۆی ئەو ناڕێکیەش چاکاتەوە. باشە دکتۆر زۆر جار بەس لەوە کرێت ممکەمژە کە مناڵی ساوازوو ئەیکەنە دەمیەوە زۆر بەکاریێنێ دەبێتەوەی ناڕێکی دەم چۆنەڵی وەک قۆقزیەک لە ناو بەشی پێشەوەی دەم و ددان دروست دەکات ئەوە تا چەند ڕاستە مەمکەمژە ئەوش تەسی زۆرێ ئەگەر بۆ ماوەیش کەم بێت ئەوە لەوانەی کێشە نەبێت بەس ئەگەر بۆ ماوەی زۆر مەسەڵ ڕۆژانە بەرداوام بۆ ماوەی 4 ساعات زیاتر بەکاری بێنی لەبەروی کەمژەیە خوا نێگەتیڤ پرێژەر دروست بێت ناو مەڵاشوویە لەبەر و مەڵاشووی تەسکە بێتەوەوانن دانەکانی مەڵاشوێ چێت ناویەک لەگەڵ دانەکانی ئەو بۆ شای دروست لە بین دانەکان وەکوتم ئەگەر ئەم خۆ تەرچی با تاوەکو دەرچوونی دانە هەمیشەیەکانی ئەو کاتە خۆی ئۆتۆماتیکی چاک بێتەوە کە دانە هەمیشەکانی دەرچوون بەڵام ئەگەر ئەمە بەردەوام بێت دوای دەرچوونی دانە هەمیشەیەکانی بۆ ماوەی زۆر ئەو کاتە پێویستی بە ڕێکنەوەی دانەکانە بە جۆری مەمکەمژەکە کاریگەری هەیە کە جۆرێک کاریگەری نیە بەس قوتی مەمکەمژەکە ئێستا بەس هەندێک مناڵە بینی مەمکەمژە دەمیاتی بەس زۆر بە قوت زەخت مەمکەمژە نامژێت هەر ئەوانە چۆن لێ بەر دانەکانیەکرێت ئەوە زۆر کاریگەری نیە بۆ ماوەیش کەم بێت بەس هەندێک هەیە زۆر بە بەهێزی ئەو مناڵە مەمکەمژەکە ئەمژێت ئەبێت تۆی نێگەتیڤ پرێژەرێکی نێگەتیڤ دروستە بە زەختێکی نێگەتیڤ ناو مەڵاش ناو دەمیا مەڵاشی دەستکەکاتەوە بۆ شای دروست بینی دانەکانی سەر و خوارەوە. باشە دکتۆر زۆر جار باس لەوە کرێت ئەڵەن ئەگەر خوارد تەمەنی 2 ساڵی مناڵ جگەر بخوات جگەری باڵندەیە خۆت حیوان ئاژەڵی دیکە ئەبێتەوەی ڕژبوونی ددانەکانەوە تا چەند ڕاستە ئێستاسیش علمیە نیە بەڕاستی ئەوە وەکوتم هۆکاری سەرشی ڕژبوونی دانەکان لە مناڵە ئەوەیە کە مەسەن بەتایبەتی پێش 5 ساڵی 6 ساڵی شیرە یان وەکوتم شەکراوە هەیە مەسەن دایکی ئەیادە شەو تا باین لە دەمیایەتی. بەڵێ دکتۆر دوایین پرسیارم ئەمەی کە باسمان کرێ ناڕێکی لە دانا بەگشتی بۆ منداڵان تەنها بابەتێکە ینی بابەتێکی جوانکاری یاخود ئەگەر چاک نەکرێ چارەسەر نەکرێت سەری کێشێ بۆ نەخۆشەکانی هیچ پەیوەندیان هەیە مەسەلەی جوانکاری نیە چونکە تۆ دانەکانە و بەکارێنی بۆ چەند شتێک بۆ قسەکردنە هەم بۆ ڕاگررتنی شێوەی دەموچاوە ئەم بۆ جوانکاری دانەکانە چونکە تۆ ئەگەر بۆ نەبۆ شای لە بین دانەکاندا بێ هەندێک تەلەفۆزەیە هەندێک حرفێ بیڵی پێویستەکە زمان بێ لە مەڵاشویان پێویستەکە زمان بێ لە دیوی ناوی دانەکانی سەرەوە کە ئەو بۆ شایە بێ ئەو تەلەفۆزانە ناتوانین بڵێ بەدادی پێ ئەگەم لە حەزەیەکەیت ئەوە ناتوانین بڵێ تەنها مەسەلەی ینی فانکشنەڵە و ئستەتیکە بۆ جوانکاریە و بۆ ئیشکردنیشە و ناتوانێت بە تەشی دانەکانی پێشەوە ئەگەر بۆ شای تەوێ خواردن بەهاڕێت چون تۆ پرۆسی جوین دانەکانی کەم جار بە دانەکانی پێشەوەی خواردنەکە لە دەکەی ئەنجا چێ بە دانەکانی دووە خواردن ئاهاڕێ. بەڵێ سپاس دەکەین دکتۆر زانا حوسێن سپۆر لە ڕاستکردنەوەی ددان زۆر سپاس بەخێر بێت.